ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. لا دژی باسکردنی گۆشەگیری لەسەر ڕێبەری گەلی کورد لا دیلۆک ڕەگەزپەرستە تورکەکان هێرشیان کردە سەر پارێزەران. لا 47مین کۆبوونەوەی کۆمەڵی گشتی سندیکای پارێزەرانی شاری دیلۆک لە باکووری کوردستان بەهۆی دەربڕینی ناڕزایەتی لا دژی گۆشەگیری لە ئیمراڵی ڕەگەزپەرستە تورکەکان هەوڵیاندا هێرش ئەنجام بدەن. لە دوای ئەوەی 47مین کۆبوونەوەی کۆمەڵی گشتی سندیکای پارێزەران لا دیلۆک بەڕێوە چوو، تیایدا نوێنەری لقی دیلۆکی کۆمەڵی مافناسان بۆ ئازادی ئۆهەدا وتەی پێشکەش کرد و باسی لا گۆشەگیری ڕەها لا ئیمراڵی کرد. ژمارەیەک لە پارێزەران هەوڵیاندا هێرش بکەنە سەری. سەبارەت بەو بابەتەش لقی دیلۆکی ئۆهەدە ڕایگەیان ئەندامێکی دەستەی بەڕێوەبەریمان کاتێک وتاری پێشکەش کردووە سەرنجی بۆ سەر گۆشەگیری ڕەها لەسەر بەڕێز ئۆجەلان ڕاکێشاوە کە 44 مانگە هیچ هەواڵە و زانیاریەک لەبارەی و بەردەست نییە و جەختی لەوە کردوێتەوە کە ئەو دژی بڕیارەکانی دادگای مافەکانی مرۆڤی ئوروپا و مافەکانی مرۆڤە. هەروەها لقی دیلۆکی ئۆهەدە ڕایگەیان ئەو هێرشان لە دژی ئازادی ڕادەربرن شەرمەزار دەکەین و بەبیری دەهێنینەوە کە دەنگی پارێزەران دەنگی گەلە و باش دەزانین کە ئەو هێرشە لە ئەنجامی سیاسەتی نژادپەرستی و تاکڕەوی دەسەڵاتە و ئێمە بەردەوام دەنگمان لە دژی فاشیزم هەڵدەبرین. ئێلینۆرا بۆناکۆرسی سەرۆکی کۆمەڵەی فۆنتی دی پەیس ئیتاڵی پێی وایە سیستەمی ئەشکەنجی ئیمراڵی وەک یاسا شکێنیەکی مەترسیدارە و لەم بارەیەوە دەڵێت لە جیهاندا لا نمونەی ئەم گۆشەگیریە نییە. بۆناکۆرسی سەرۆکی کۆمەڵەی فۆنتی دی پەیسی ئیتاڵی یەکێکە لەو کەسانەی پشتگیری لە هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان کردووە و لە دیدارێکدا لەگەڵ ئاژانسی فورات نیوز دەڵێت هەمووان بەرپرسن لە گۆشەگیری نایاسایی ئیمراڵی کە هاوشێوەی نییە لە جیهاندا. پێویستە ئیتالیا بەرپرسیارەتی خۆی لە دژی گۆشەگیری ئیمراڵی نیشان بدات و ئەو دەڵێت ئۆجەلان حەقیقەتە و دەبێت بۆ ئازادیەکەی تێکۆشان بکەین. بۆناکۆرسی لە قسەکانیدا ئاماژەی بەوە دەدا ئەوان وەک کۆمەڵەکەی خۆیان لە هەموو جێگە و کاتێکدا لە دژی گۆشەگیری چالاک بوون و دەشڵێت گۆشەگیری سەر بەڕێز ئۆجەلان سیستەمێکی ترسناکە، هەرچەندە ئێمە وەک گەل ناڕزایەتی لە دژی ئەو سیستەمە پیشان دەدەین، بەڵام دامەزراوەکانی ئەوروپا بێدەنگی هەڵدەبژێرن. هۆکاری ئەم بێدەنگیش ئەوەیە نایانەوێت زیان بەر پەیوەندیەکانی خۆیان و ئەردوغان بکەوێت. هەرەئا ڕایگەیان 24 داگیرکەر سزادراون و لە ناویاندا 2 عسکەری تورک هەیە و هەروەها 13 داگیرکەری دیکەش بریندار کراون و بار هەڵگێڕێکیش لەناوبراوە. هێزەکانی ڕزگاری عەفرین هەرە سەبارەت بە چالاکیەکانیان لە دژی سوپای داگیرکەری تورک و چەتەکانی ڕاگەیاندراوێکیان بڵاو کردوێتەوە. هەرە لە ڕاگەیاندراوەکەیدا ئاماژەی بەوە کردو دەوڵەتی داگیرکەری تورک بەبێ بەزەیانە بە بەرچاوی جیهانەوە هێرش ئەکاتە سەر گەلەکەمان و سەرکردە و پێشنگانی شۆڕش دەکاتە ئامانج. لە بەرامبەر ئەم هێرشانەشدا لە ئێستادا زەنجیرە چالاکی تۆڵەستەندنەوە و وەڵامدانەوەمان بۆ شەهیدانی ئەم دوایانە بە تایبەتی بۆ شەهید زەلال مەزلوم دیار و ئەلاف کە لە هێڵی باب مارە و عەزاز و شەڕا و شیراوە بوون. هەروەها لە ڕاگەیاندراوەکەیدا هەرەئا جەخت دەکاتەوە لە ڕۆژانی 9 ئەیلوڵ تا 8 تەشرینی یەکەم هێڵی باب مارە عەزاز شەرا و شیراوە لە ئەنجامی ئەم چالاکیانەی هێزەکانماندا 2 سەربازی دەوڵەتی داگیرکەری تورک و 22 چەتە کوژراون و هەروەها 6 سەربازی دەوڵەتی تورک و 7 چەتەی داگیرکەریش بریندار بوون و بار هەڵگێڕێکیش لەناوبراوە. هەڵبژاردنەکانی شەشەمین خولی پەرلەمانی باشووری کوردستان بەردەوامە و راپۆرتەکان باس لە ساختەکاری پەدەکە دەکەن. ڕاگەیاندراوە کە پەدەکە ژمارەیەکی زۆری لە باکووری کوردستانەوە بردووەتە هەرێمی باشووری کوردستان و بۆ دەنگدان بەکاریان دەهێنێت. بە گوێرەی هەواڵەکان پەدەکە ژمارەیەکی زۆر خەڵکی بە پاسپۆرتی تورکیاوە بردووەتە ئیدارەی سەربەخۆی سۆرانی سەربا هەولێر بووەوەی دەنگ بدەن. پێشتر و لە 15 تەشرینی یەکەمدا ڕاگەیاندرا بوو کە 1500 کەس لە باکووری کوردستانەوە براونەتە باشوور بۆەوەی لە دەنگداندا بەکار بهێنرێند و ئەو کارەش بە ئەوکاری و ئاسانکاری دەوڵەتی تورک ئەنجام دەدرێت و بەشێکی زۆری ئەو کەسانە جەردەوانن.
سەبارەت بە هەڵبژاردنەکانی شەشەمین خۆلی پەرلەمانی باشووری کوردستان باڵوێزی ئەمریکا لا عێراق دەڵێت چاودێری بەڕێوەچوونی هەڵبژاردنی پەرلەمانی هەرێم دەکەن. ئەلینا ڕۆمانسکی باڵوێزی ئەمریکا لا عێراق ڕایگەیاند با هەماهەنگی لەگەڵ نوێنەرانی وڵاتانی نێودەوڵەتی چاودێری بەڕێوەچوونی هەڵبژاردنی پەرلەمانی هەرێم کوردستان دەکەن و دەنگدان با بڵبڕەی پشتی حکومڕانیەکی دیموکراسی سەرکەوتوو دەزانن. ڕۆمانسکی لە پلەتفۆرمی ئیکسی خۆی ڕایگەیاند ئەمڕۆ ڕۆژی دەنگدانە بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان و گرنگە بۆ هەمووانی مافی دەنگدانیان هەیە لە هەرێم کا بەشداری لە دەنگدانەکەدا بکەن و دەنگی خۆیان بگەێنن. هەروەها ڕۆمانسکی باسی لەوەش کردووە دەنگدان بڕبڕەی پشتی حکومڕانیەکی دیموکراسی سەرکەوتووە و دەشڵێت لەگەڵ نوێنەری وڵاتانی دیکەدا چاودێری بەڕێوەچوونی هەڵبژاردنی پەرلەمانی هەرێمی کوردستان دەکەین و جەختیش دەکاتەوە هانی گشت پارتە سیاسی و لایەنە بەرپرسەکان دەدەین دڵنیایی بدەن لەوەی کە دەنگدانەکە ئازاد و دادپەروەرانەیە و بەبێ توندوتیژی و چاوترساندنە و هەروەها ڕەنگدانەوەی ئیرادەی خەڵکە. ئەنجومەنی چاودێری ڕژیمی ئێران کۆتایی با گفتوگۆکردن لەسەر یاسای حجابی زۆرە ملی و داوێن پاکی هێنا و ئەم یاسایە سەرەڕای بیرونڕای دژبەری خەڵکی ئێران پەسەند کرا. یاسای حجابی زۆرە ملی و داوێن پاکی کە مانگی ئەیلولی ساڵی 2023 لەلایەن پەرلەمانی ئێرانەوە پەسەند کرا. نزیکەی ساڵێکە ئاڕاستی ئەنجومەنی چاودێری شەورای نیگەهبانی ڕژێم کراوە. ئەم یاسایە دوێنێ پەسەند کراوە. یاسای نوێی حجابی زۆرە ملی و داوێن پاکی وەک هەنگاوێک بۆ دروستکردنی فشارێکی زیاتر لەسەر ژنان و کۆمەڵگەیە لالایەن دەسەڵاتدارانی ئێران کاکاری لەسەر کراوە و سزاکانی دژ بە ژنان تونتر کراون. لەم بارەیەوە تەهان نەزیف وتەبێژی ئەنجومەنی چاودێری ڕایگەیاند پرۆژە یاسای داوێن پاکی و باڵاپۆشی لەلایەن ئەنجومەنی ڕاوێژکاری ئێرانەوە پەسەند کرا و چیتر پێویست بەوە نەماوە و توێژی لەسەر بکرێت. یاسای نوێی حجابی زۆرە ملی سەرجەم جونگەکانی وڵات کاژنان کاری تێدا دەکەن و ڕۆڵیان هەیە تێیدا سنووردار دەکات و دایان خاتە ژێر چاودێری توند بۆ نمونە لا خوێندنگە و زانکۆ و دامەزراوەکاندا سزای توند بۆ ژنانە دانراوە کە پابەندی حجابی زۆرە ملی نابن. گوێرەی دوایین زانیاریەکان سەبارەت بە شەڕ و ململانەی نێوان ئیسرائیل و حیزبوڵڵا ئەمڕۆ سوپای ئیسرائیل کوردمانی بارەگای هەواڵگەری حیزبوڵڵای کردووە. لەم بارەیەوە وتەبێژی سوپای ئیسرائیل ڕایگەیاند سوپای وڵاتەکەیان دوو هێرشی کردووەتە سەر بارەگای سەرەکی هەواڵگەری حیزبوڵڵای لوبنانی و دەشڵێت سوپای ئیسرائیل هۆشداریەکی بەپەلەی بۆ دانیشتوانی باشووری لوبنان دەرکردووە با مەبەستی چۆڵکردنی ماڵەکانیان لە نزیکەی بنکەکانی حیزبوڵڵا. ئەڤیجای ئەدەرعی وتەبێژی سوپای ئیسرائیل لە پێگەی تایبەتی خۆی لە ئیکس سەبارەت بە هێرشەکەیان بۆ سەربنکەی هەواڵگەری حیزبوڵڵای لوبنانی ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و تیایدا ڕایگەیاندووە سوپای وڵاتەکەمان دوو هێرشی کردوێتە سەر بارەگای سەرەکی هەواڵگەری حیزبوڵڵای لوبنانی و دەشڵێت سوپای ئیسرائیل هۆشداریەکی بەپەلەی بۆ دانیشتوانی باشووری لوبنان دەرکردووە بە مەبەستی چۆڵکردنی ماڵەکانیان لە نزیک بنکەکانی حیزبوڵڵا. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خێر و خۆشیدا.